نزیکەی هەفتەیەک بە سەر کوژرانی قاسم سولەیمانی تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا پرسیاریەوەی کە چۆن وردەکاری سەردانەکەی سولەیمانی بۆ عێراق کەوتۆتە دەست ئەمریکیەکان بێوەڵام ماوەتەوە. سولەیمانی پاشەوەی دەکاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا لەگەڵ سەرنشینەکانی دیکەی فڕۆکەخانەکە ناڕوات و بەڕسمی داخلی عێراق نابێت. مەهدی موهەندیس جێگری سەرۆکی دەستەی حەشدی شەعبی و پاسەوانەکانی دەڕۆنە لای فڕۆکەکە و لەوێوە سولەیمانی و هاوڵەکانی هەڵدەگرن. ئۆتۆمبیلەکانی سولەیمانی و مەهدی موهەندیس تەنها پاشەوەی چەند مەترێک لە فڕۆکەخانە دوور دەکەونەوە دەکرێنە ئامانج و سەرجەمیان گیان لەدەست دەدەن. خێرایی بە ئامانجگرتنی قاسم سولەیمانی ئاماژەن بۆ ئەوەی کە ئەمریکا زانیاری وردی لەسەر هاتنی ژەنەراڵە ئێرانەکە بۆ عێراق هەبووە. تا ئێستا چەند پێشبینی و شیکاری و لێکدانەوەیەک بۆ پرسی دزەپێکردنی وردەکاری سەردانەکەی ژەنەراڵ سولەیمانی بۆ عێراق خراوەتە ڕوو. ڕاستەوخۆ لە ڕۆژی کوشتنی فەرماندەی پێشووی فێلقی قوسی سوپای پاسداران دەستگای هەواڵگەری عێراق دوو کەسی بەڕێگە سووری و عێراقی لە تیمی فڕۆکەوانی و فڕۆکەیی کە سولەیمانی پێی هات بۆ بەغدا دەستگیر کرد بە گومانی ئەوەی کە ئەم دوو کەسا زانیاریەکانیان بە دەستگای هەواڵگری ئەمریکا گەیاندووە. هەروەها دەستگای هەواڵگری عێراق لێکۆڵینەوەی وردی لە کارمەندانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا دەست پێ کرد. گەرچی تا ئێستا ئەنجامی لێکۆڵینەوەکان بڵاو کراوەتەوە و نەبەرپرسانی عێراقیش پشتڕاستی هەواڵەکەیان کردوتەوە، بەڵام زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو کەسە سیخوڕ بوون و چرکە بە چرکە زانیاریەکانیان بۆ دەرەوەی فڕۆکەخانەکە گواستووەتەوە. لەلایەکی دیکەوە ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانیش لە سەرزاری ماڵپەڕێکی ئیسرائیلیەوە نووسیوێتی دەستگای هەواڵگری مۆسادی ئیسرائیلی لە سەر سەردانەکەی قاسم سولەیمانی زانیاریان با دەستگای هەواڵگری CIA ئەمریکی داوە. ماڵپەڕە ئیسرائیلەکە لە سەرزاری چەند بەرپرسێکی مۆسادەوە زانیاریەکانی گواستوتەوە و ئاماژەی بەوە کردووە ئیسرائیل خۆی لە سووریا دەیتوانی قاسم سولەیمانی بکوژێت، بەڵام بەهۆی نزیکی جوگرافی لە ئێرانەوە دەستی بۆ وەها کارێک نەبردووە و هەموو ئەو زانیارانی کە لەلای بووە بە CIA بەخشیوە. مەرجیشی ئەوە بوو کە ئۆپەراسیۆنەکە لە سووریا ئەنجام نەدرێت تا گومان لە دەسەبوونی ئیسرائیل لەو کردەوەیە نەکرێت. ڕەنگە ئەمەشان لای ئێرانەکان پەسەندکراوترین بێت کاتێک سەر ڕای ئەوەی ناتانیاهوی سەرۆکوەزیران ڕەتی کردەوە ئاگاداری کوشتنی سولەیمانی بن، بەڵام سوپای پاسداران لە بەیاننامەی هێرشەکەی بۆ سەر بنکەکانی ئەمریکا ڕایگەیاند بە هیچ شێوەیەک ڕژێمی ئیسرائیل لەم تاوانە جیا لە ڕژێمی تاوانکاری ئەمریکا نازانن. هەروەها حیشمەتوڵڵا فەلاح پیشە ئەندامی لێژنی ئاسایشی نەتەوەی و سیاسەتی دەرەوەی پەرلەمانی ئێران بە ئاژانسی هەواڵی فەرمی وڵاتەکەی ڕاگەیاندووە پاسەوانەتی فڕۆکەخانەی بەغدا لەلایەن چەندین کۆمپانیای ئەمنی دەرەوەی عێراق بە نمونەی کۆمپانیا ئەمنیەکانی ئەمریکا و بەریتانیا دابین دەکرێت. ئەو کۆمپانیایانە جیا لە ئەرکی خۆیان کە پاراستنی ئەمنێتی فڕۆکەخانەیە هاوکات کاری سیخوڕی بۆ وڵاتەکانیشان دەکەن. هەر ئەوانیش زانیاریان لەسەر هاتنی قاسم سولەیمانی بە ئەمریکا داوە. هاوکات لەگەڵ کوژرانی قاسم سولەیمانی دەنگۆی ئەوە بڵاوکرایەوە کە لە نێو گروپەکانی حەشدی شەعبیدا زانیاری لەسەر هاتنی قاسم سولەیمانی بۆ بەغدا بڵاو کراوەتەوە و ئاگادار بوون کە مەهدی موهەندیس نزیکترین کەسایەتی نێو حەشد لە سولەیمانیەوە دەچێتە پێشوازی و ئامادەکاریەکانی ئەبوو مەهدیان بۆ پێشوازی لە سولەیمانی هەست پێ کردووە. هەر بۆیە گروپێکی حەشدی شەعبی بە ناڕاستەوخۆ زانیاریان لەسەر هاتنی قاسم سولەیمانی بە ئەمریکیەکان داوە، بەڵام دەستەی سەرۆکایەتی حەشدی شەعبی لە بەیاننامەیەکدا بە توندی ئەو دەنگۆیانەی بە درۆخستەوە. لە یەکێکی دیکە لە ئەگەرەکاندا دەوترێت قاسم سولەیمانی لەسەر داوای عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی کاربەڕێکەری عێراق هاتووەتە عێراق، چون وا بڕیار بووە کە عەبدولمەهدی وەڵامی سولەیمانی بە عەرەبستانی سعودیە بداتەوە. بەمەش کاتێک سعودیەکان پرسیاری وەڵامەکەیان کردووە عەبدولمەهدی وتوێتی لەم چەند شەوەدا وەڵامتان دەدەمەوە. ئەمەش نیشانەی ئەوە بوو کە سولەیمانی دێتە عێراق و دەستگای هەواڵگری سعودیا زانیاریەکانی بە ئەمریکا گەیاندووە. جیا لەمانە چەندین سیناریۆ ئەگەری دیکە ڕەچاو کراوە، بەڵام تا ئێستا بەڕسمی هیچ کامیان پشتڕاست نەکراوەتەوە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام. لا حول الله.